پارچەیەکی تەختی بریقەدەرە لە سەردەمی میسڕیە کۆنەکانەوە بەکاردەهێنرێت بە چەندین قۆناغی پەرەسەندندا تێپەڕیوە. ئاوێنە هاوڕێ ڕاستەقینەکەی مرۆڤایەتی. ئاوێنە پارچەیەکە کە ڕووناکی دەداتەوە. کەسەکان دەتوانن بەڕوونی ڕوخساری خۆیانی تێدا ببینن. چەندین جۆری هەیە. باوترین جۆریشی ئاوێنەی تەختە. یەکەمین ئاوێنە کە مرۆڤەکان بەکاریان دەهێنا بریتی بوو لە بیرە ئاو. هەروەها جۆرێکی تر لە ئاوێنە هەبوو کە بە پارچە بەردی بریقەدار دروست کرابوو. ئەوەش لە تورکیا لە شاری ئەنادۆڵ دروست کرابوو. 2000 ساڵ پێش ئێستاش ئاوێنە لە ئەمریکای ناوەڕاست و باشوور لە پارچە بەردی بریقەدار دروست دەکرا. هەرچی دانیشتوانی دۆڵی ڕافیدەینیشە ئاوێنەیان لە مست دروست دەکرد. ئەوەی کە لە مێژوودا باس کرابێت ئەوەیە کە 3000 ساڵ پێش زاین میسڕیە کۆنەکان ئاوێنەیان بەکارهێناوە. یەکەمین کەس کە ئاوێنەی نوێ واتە ئەو ئاوێنەیی کە ئێستا بەکار دەهێنرێت داهێناوە جۆستن ڤۆن لیبینگە کە لە ساڵی 1802 لە ئەڵمانیا لەدایک بووە. شارەزایی بواری کیمیا بووە. جۆستن هەمیشە ئارەزووی کردووە تاقیکردنەوە کیمیاییەکان ئەنجام بدات. بۆ ئەوەش لە دوکانەکەی باوکی تاقیگەیەکی بچووکی بۆ خۆی دروست کرد. لە پەرتوخانەی شاهانەیی لە دارمشتات پەرتووکی دەهێنا چالاکیە کیمیاییەکانی ناو پەرتووکەکەی تاقی دەکردەوە. جۆستۆس سەرەتا دەچێتە کۆلێژی دەرمانسازی بەڵام دواتر بەشەکەی دەگۆڕێت. دەست دەکات بە خوێندنی کیمیا تا لە ساڵی 1835 نوێترین و پێشکەوتوترین جۆری ئاوێنە لەلایەن جۆستنەوە دروست دەکرێت. ئەویش بریتی بوو لە ڕەنگکردنی شوشەیەک بە بۆیەکی کانزایی زیوی. ئەم داهێنانەش ڕێگەی بۆ پیشەسازیەکی نوێ کردەوە و بووە هۆی ئەوەی کە بە ئاسانی بەرهەمی ئاوێنەکان زیاد بکرێن. ئاوێنەکان لە هەموو شوێنێک و بە نرخێکی هەرزان دروست بکرێن. لە ئێستادا ئاوێنەکان لە چینە تواوەکانی ئەلەمنیۆم یاخود زی و لەسەر پارچەیەکی شوشەیی دروست دەکرێن. هەرچەندە ئاوێنەکان لە کەرەستەی جیاواز دروست کراون لە سەردەمانی کۆندا وەک مس و زێڕ و بەردی بریقەدار، بەڵام لە کۆنەوە هەتا ئەمڕۆ یەکێک بۆ لەو ئەمڕازانەی زۆرترین کات بەکارهێنراوە و هەمیشە ڕووی ڕاستی مرۆڤەکانی بە مرۆڤەکان خۆیان نیشان داوە. ئێستا تۆ پێم بڵێ، ئەی تۆ هیچت لەسەر ئاوێنە دەزانی؟